بڕیارە دیارکردنا دەمێ بەستنا چوارەمین کۆنگرێ ئێکەتیان نیشتیمانیە کوردستانیش لایە سەرکرداتی و ئەنجومەنێ ناوەندی ئێکەتیەوە کادر و ئەندام و لایەنگەرێن ئێکەتی لدەڤەرە بادینان دڵخۆشکینە و داخواز دەکەن دەم و ڕۆژێن بەستنا کۆنگرەی کولپێنجی مەها ئادارە ئەف ساڵە نە ئێنە گوهۆڕین داکو ئێکەتیا جاران بدەم و چاو و هەزرێ نو ڤەڤەگەڕێتەوە بۆ ناوگۆ ڕۆپانە سیاسیە هەرێمێ و عێراقێ کۆنگرێ چارێ هات دێتەکردن جێ دڵخۆشیە و ئەکید دێ گۆڕانکاریەکە ئێختا دەڤەرێ و بتایبەت دەڤەرە مایە بەهدینان فەئەم هیویت کەین ئەف کۆنگرە سەرکەفتیانە جێبەجێ بێت و هەندێک کادرێت باشتر و هەندێک سەرکردێت باشتر بێنە vê sahêda û belkî tiştekî baştir bête kirin û em omêdewarîn ku tiştek bête kirin. Hêvîxwazîn kongre li demê şokirî bête bestin û ev ke ser û çavê nî bibînîn vî kongereyê da rûheka nî ku em bêjin ku ewa ku berêz mavcera û medresawî em perwerdekirîn ew heval bêne pêş da û berrameketiyê berdewamî bidin pê înşallah ne hêvî umêdê dibêjin ya xelkê yeketiyê bitine kadir û endameketiyê belku ev ke êketî hêvî umêda hemî xelkê Kurdistanê ye hemî yad vedin ku êketî bîte hêza caran wê balansa hatiye têkçûn nav herêmê da bête ragirtin ve carekadî çikînê êketî xidana xwe xelkê hemî Kurdistanê ye. دەستخۆشیە لە سەرکرداتی و مەکتەب ئەنجومەنی ناوەندکەین بۆ vê biryara گەرنگ ڕۆژە پێنجسیە ڕۆژە پێنجسێ هەمێ زانین ڕۆژە سەرهەڵدانا پیرۆزە ڕۆژێکا گەرەنگە هیویامە ئەوە ئەف ڕۆژە ئەف کونگرە ببیتە دەستپێکێک بوو هەڵستاننا ئێکەتیە ئەن سەرکردنا ئێکەتیە چونکە ئێکەتی ئەڤروکە ڕاستی بووە جهێ کێشە ناوخۆی هەیە هەکەف کونگرە بێتە پەستن هیویامە ئەوە ئەو کێشە نامینن و ئینشاءڵڵا ئێکەتی دێزەوێتە ئێکەتیا جاران و دێخودان بڕیار بیت هەروەکو کادر و ئەندام و لایەنگەرێن ئێکەتی لدەڤەرە بەهدیناندا خویاکردن بە بەستنە چوارەمین کۆنگرێ ئێکەتیان نیشتیمانیە کوردستانê دێگۆڕانکاریên ئەرێنی ژلایە سیاسی و سەربازی و ئاوری ڤە هەرێمێ و عێراق و دەڤەرێ چێبن ji ber ku ئێکەتیان نیشتیمانیە کوردستانê hizbeka karîger li deverê Şêrwan Xidir Kursad News Duhok